ئازیزان ئێمە بەردەوامە بین دووبارە تەوەری ستۆدیۆمان هەیە کە تەوەری ستۆدیۆی ئەم جارەمان کردنەوەی وەرکشۆپێکە. وەرکشۆپەکەش وەرکشۆپێکی فۆتۆگرافی زمانی ڕووناکیە کە بەڕاستی شتێکی سەرنجڕاکێش و بابەتێکی سەرنجڕاکێشە جا بۆ ئەوەی کە زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بە ئەوەی کە ئەم وەرکشۆپە بۆچێ بووە و لەکوێ کراوەتەوە میوانداری کاک عەبدوڵڵا دارامان کردووە کە بەڕێزیان فۆتۆگرافەرن و لە نێو وەرکشۆپەکەیە بەشداریان کردەوە. کاک دارا بفەرموو. سلااو لەبێت و بەخێبی بۆ کورسات مەگەزین. دەخوا سەلامەتی. زۆر زۆر سپاس. ئەمەوێ بەوە دەست پێ بکەم پێش داخڵبوونی بەرنامەکەم ڕێزێکی زۆر گەورەت لێگرتم زۆر دڵت خۆش کردم کە بە ناوی جەنابی باوکمەوە بانگمت کرد. کاک عەبدوڵڵا دارا؟ بەڵێ. تاڵ. پێم خۆشە تا کۆتایی پرۆگرامەکە هەر ئەو شەرەفەم پێ ببەخشی بە ناوی باوکمەوە بانگمان بەسەر زۆر زۆر سپاس بۆتەوە. جا پێمان بڵێیت وەرکشۆپەکە کە دوێنێ بەڕێوە چوو چێتوانی بەشداری تیا بکە و سەبارەت بە چی بوو و لەکوێ بەڕێوە چوو؟ بە ناوی خی گەورە بەخشندە و میێرەبان وەرکشۆپی فۆتۆگرافی زمانی ڕووناکی لە پەیمانگای تەکنیکی و پیشەیی بڕایت بەڕێوە چوو بە سەرۆکایەتی و چاودێری بەشی مۆشن گرافیکس و ڕاگرایەتی پەیمانگە میوانان لە خوازیاران و چێژوەرگرانی ئەو بوارەوە تاوەکو فێرخوازان تاوەکو مامۆستایان و سەرۆکاتی و ڕاگرایەتی بەش توانیتیان بەشداری ئەو وەرکشۆپە بکەن. ئەم وەرکشۆپە ئامانجی بوو گەنجان بناسێنێت بە بوارێکی گەشە سندووی وەکو فۆتۆگرافی. ئێمە دەزانین مرۆڤاتی لەم دوو دەیە ڕابردوودا هەنگاوێکی زۆری دیجیتاڵی ناوە کەواتە هەر شتێک خزمەتی ژینگەی دیجیتال بکات ئەمڕۆ بە بوارێکی گەشە سندوودا دەنرێت. بۆ ئەمە بەسەر وەرکشۆپەکەمان 4 بەرگە بوو. بەرگەی یەکەمیان بە تیۆری باسی فۆتۆگرافی و سیتینگی کامێرامان کرد. بەرگەی دووەم بە پراکتیکی وێنەی فیگەرێکمان کرد. بەرگەی سێم بۆ یەکەم جار لەسەر ئاستینەتەوەی کورد باسی تیۆری فۆتۆ ئیدیتینگ پۆست پرۆسس فڵۆینگمان کرد و پاشان هەر ئەو وێنەی کە لەوێ گرتمان بە بەرچاوی ئامادەبووانەوە ئیدیتمان کرد. وێنەکانە لە نێو واڵەکەیە؟ بەڵێ. کە دوێنێ لە وەرکشۆپەکەیە بەڕێوە چووە. بەڵێ. جا تۆ چۆن توانی و بە زمانێکی سادەتر بەشداربووان تێبگەێنیت کە ئەم بابەتانە چییە؟ چۆن ئەتوانن بیکەن بە شێوەیەکی ئاسان و سادە؟ یەکەمینیان دەبێ بڵێم فەزلی خی گەورەیە. دووەمینیان فۆتۆگرافی بۆ من زیاترە لە پیشە زیاترە لە بڕوانامە زیاترە لە پسپۆڕی بۆ من زیاترەوەکەەوە حەز خۆی دەگرێتەوە. پێم وایە یەکێک لە گرنگترین ڕۆڵەکانی پێشکەشکار جا لە هەر ژینگەیەکا بێ بریتە لە توانای گەیاندنی. من یەکێک لە سلۆگانی وەرکشۆپەکەم بریتی بوو لەوەی کە چۆن لە سادەترین شوێن و ڕووناکیدا بتوانین باشترین گۆشە و ئاوتپوت بەدەست بهێنین. من حسابی ئەوم کرده بوو ئەو دێنس و میوانە بەڕێزەکانم دەشێت هەمویان خەڵکی پسپۆر نەبن بۆیە تەنیا بە یەک فەرشێکی سادە و چەند لایتێک و کۆمپیوتەرێک توانیتم ئاوتپوتێکیان پێ نیشان بدەم بیفۆر و ئافتەرواتە لە کۆتایی دەرئەنجامەکە و هەموو ئەو سلایدانی کە باسم کرد هەموویم بەستەوە بە ژیانی ڕۆژانی مرۆڤایەتیەوەتە هەر بابەتێک هەر تێرمێکی زانستی هەوڵمدا بیجێڕمەوە بە شتێک کە تۆ ڕۆژانە ئەیکیت. زۆر باشەوە کوچی بۆ منە ئێستا من ڕۆژانە بە پێشکەشکارێکی خۆم چ شتێکە بەسیتەوە بۆی من؟ بۆ نمونە لەسەر ئاستی عام گەر قسە بکەم یەکەم شت بە سلایدێک پێم وتن فۆتۆ چییە؟ وتم ئەگەر بستنە نهۆمێکی ژێرزەمینی ئەم نهۆمە یەک دنیا پێکاتی تیاابێ سارەیەکی تیاابێ جلوبەرگێکی شینی تیاابێ فڵانشتی قاوەی تیاابێ ئەگەر کارەبا و ڕووناکیتانە بێت تۆ چیە بینی هیچ کەواتە یەکەمین شت بۆ دروستبوونی وێنە بریتە لە ڕووناکی. اینجا پێیانم وت جیاوازی چاوی بینینی سەری مرۆڤ لەگەڵ چاوی کامێرایە جیاوازی چییە؟ هەردووکیان بە ڕووناکی کار دەکەن بەڵام ئەمیان دەتوانێت بهێڵێتەوە ئەرشیف بکات و دوجار ئەم ئەرشیفەیە کە من بەستمەوە بەوەی بۆچی ئێمە نووسرا و کتێبمان لاگرنگە لە بەرەوەی زادەی بیرروهۆشی مرۆڤێکە و ماوەتەوە بەمان دوو تایبەتمەندی تەیە کەواتە وێنەش بە هەمان شێوە دەمێنێتەوە لە چارچەوەی ئەرشیفە. کەواتە لە کۆتایی وەرکشۆپەکەیە هیچ چۆن بڵێ لە کۆتایەکە هیچ ئەوە هەبوو کە بزانن فێری چی بوون و بەچی گەشتون هیچ شتێکی لەو شێوەیە بوونی هەبوو؟ لە کۆتا سلایدا من سکانێکم بارکۆدێکم دانابوو کە سکان بکرێ هەم هاند ئاوتم دانابوو بۆ ئەو بەڕێزانی کە ئیمتیحانێکی مەکتەبی لێتەوە لە کۆتایەکە بۆی بزانی کە فێرخوازەکان فێری چی بوون. بەڵێ هەم هاند ئاوتێک کۆی پرۆسەکەم جارێکی تر بۆیان دانابووەوە چونکە من مەبەستم لەم وەرکشۆپەوە بوو ڕێگایەکی 7-8 ساڵی خۆم کورد بکەمەوە بۆ بەڕێزێک و پاشان پڵەگینمان پێیان بەخشی کە بەهایەکی گران بەهای هەیە لە ڕووی مادیەوە و پاشان لەوێ
لە گروپەکەش ئاماژەمان بۆ کردووە کەسێک بێ بێتە ناوم بوارەوە ئەی تو زێد ئەوی کە خوای گەورە بە منی بەخشی بێ درێغی لە ناکەم بە پشتیوانی خوای گەورە. چۆن بوو بڕیارەتدا وەرکشۆپێکی لەم شێوەیە بکەیتەوە چونکە خۆی هەرە و بابەتێکە هەڵەبژاردە وەرکشۆپ بێگومان هەربوونی هەبوو بەڵام فۆتۆگرافی و زمانی ڕووناکیەکە کە تایبەتترە کردوەوە زۆر جوانە بێگومان ئاماژەش پێکرد کە چۆن بوو باسی ڕووناکیت کردە بەڵام هەر چۆن بوو بە گشتی وەرکشۆپەکە بیرت لێ کردەوە هەڵی ببژێریت کە ئەنجامی بێت. لە ڕاستیە هۆکاری هەڵبژاردننی ئەم پرۆگرامە ئەم چالاکی دەکرێت چەند هۆکارێکی هەبێ دەیبەستمەوە بە بیرروباوڕی ئاینی خۆمەوە منۆکۆ مسلمانە یەکێک لە بیرروباوڕم بریتە لە جیهاد جیهاد تەنیا جەنگ و کوشتار نییە هەر بە پێی شریعەتی ئیسلام جیهادێکمانە کە پێی دەوترێت جیهادی تەڵەب بریتە لەو شتی کە تۆ دەیزانی بە شێوازێکی باش بیگەێنیت و لەسەرتە و ئیجباری. هۆکاری دووەم من خۆم لەم بوارەیە کە گەنجێکی چەمچەماڵ بووم لە ژینگەیەکی بچکۆلەیە هەتاوەکو گەیشتوم بێرە لە ئێستاوە دڵم پڕ بوو کە بەچیان ڕۆشتومە حساب بۆ ئەوە دەکەم ئەگەر گەنجێکی هاوتای من و دواتر ئێمە لە ڕوانگەی دەوڵەمەندکردنی فەرهەنگی زمانەکەی خۆمانەوە بڕواکەی تا ئێستا ئێمە سەرچاوێکمان نییە باسی فۆتۆدیتینگ بکە بۆ یەکەم جارە سەرراستینەتەوەی کورد هەموو ئەوەی کە من بە ئینگلیزی و بە ئەڵمانی وەرم گرتووە وەرم ژێڕاتەوە بۆ کوردی. خاڵی سێم من لە پەیمانگەی تەکنیکی پیشەی برایت فێرخوازم ئەمڕۆ دەتوانم بڵم دەم و دەستی ئەوانم نوێنەری ئەوانم چکە بۆ یەکەم جار ئەوان بەشی مۆشن گرافیکسیان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق ڕاگەاندووە لە چوارچەوەی خوێندنی باڵایە جارێکی تریش پشتگیری ئەوان هۆکارێکی تر بوو هۆکاری چوارم لە سەرەتای ئاماژەم پێی کرد ئەم بابەتێکی گەشتە سندووە زۆربەی جار هەلی کار دەبینم ئەڵێ بۆ پەرستار بۆ کارمەندی پرزگا یەکێک لە مەرجەکانی بێ دەستی فۆتۆی هەبێ دەستە خۆش بێت هیوادارم بەردەوام بیت سەرکەوتوو بیت زۆر خۆشحاڵ بن کام ئێوارەیە لەگەڵمانە بوویت و بێگومان بۆ بەشی دیکە و وەجاری دیکەش بێگومان چامان بێت تێکەوێتەوە دووبارە زۆر سپاس دەکەم خۆشحاڵ بوو زۆر سپاس.